سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین یەکشەمبە شەوێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ بە بەرامەتی ئاڕوانی هاوکارم لە خزمەتاندەین. ئازیزان لە بەرنامەی ئەم شەوماندا ئێمە هەوڵ دەدەین تیش بخەینە سەر یەکێک لە هەستیارترین و چارەنووسسازترین پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەویش پەیوەندی ئاڵۆزی نێوان ئێران و ئەمریکاوە لێکەوتە چاوەڕوان نەکرا و نەخوازراوەکانێتی کە بە تایبەتی لێدا پرسی کورد لەم کێشمەکەش و ئاڵۆزەدا ئێمە دەبێت تیشکی بخەینە سەر. ئاگادارن ئێمە لە قۆناغێک داین کە ناوچەکە وەک گۆڕەپانێکی ئاڵۆسوایە. تارانم واشنگتۆن لە گفتوگۆ و ململانەیەکی بەردەوامدان کە ئاکامەکانی هێشتا ناڕوونن. ئایا بەرەو سازش و ئاشتی هەنگاو دەنرێت یان ئەگەری شەڕێکی نوێ خۆش دەکرێت؟ بەڵام وێنەکە تەنها بەم دوو هێزەوە تاو نابێت. ئوروپا، رووسیا، ئیسرائیل، عەرەبستان و بە تایبەتی تورکیا هەر یەکەیان خاوەنی بەرژەوەندی و ئەجەندای خۆیانن و ڕۆڵێکی گرنگ لەم هاوکێشەیەدا دەجێڕن. لەنێو ئەو هەموو گێژاوە سیاسی و ئەمنیەدا پرسیاری سەرەکی ئەوەیە چارەنووسی کورد بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو کوێ دەڕوات؟ ئایا مانەوە یان ڕوخانی کۆماری ئیسلامی کامیان دەرگای نوێ دەکاتەوە، کامیان مەترسی نوێ دەهێنێتە ئاراوە؟ هاوکات ناشتوانین ئێمە چاو لە هەڕەشە ڕاستەوخۆ و بەردەوامەکانی دەوڵەتی تورکیا پۆشین کە لە سێ پارچەی کوردستان شەڕیمان و نەمانی کورد دەکات. ئێمە ئەم شەو هەوڵ دەدەین بەوردی لەم پرسیارانە بکۆڵینەوە، هەوڵ دەدەین لە ڕوانگەی جیاوازەوە سەیری دۆخەکە بکەین، ئەگەرەکان تاوتوێ بکەین و دەرەنجامەکان بۆ ئایندەی کوردستان بخەمڵێنین. فەرمون با پێکەوە بچینە نێو قوڵایی ئەم باسە گرنگ و چارەنووسسازە بە میوانداری زۆر بەڕێز کاک مەیسەم مرادی، شارەزای سیاسەتی نێودەوڵەتی. کاک مەیسەم، ئەم کاتت باش، زۆر سپاست دەکەین بۆی کە داوەتی بەرنامەی ئەم شەوی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵەتان قبول کرد. بەخێر بن. سڵاو ڕێز کاگەمیریان، ئەم کاتەوە هەموو کاتێکی ئەوە و بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش باش. خۆشحاڵم کە جارێکی دیکە میوانتانم. ئێمەش خۆشحاڵین، زۆر بەخێر بیت کاک مەیسەم. هەر لێرەشەوە بە بینەرانی خۆشەویست دڵین کە ئێوەش دەتوانن لەسەر ئەم باسە ڕاوبۆچوونەکانتان باس بکەن بۆ ژمارە تەلەفۆنی کە ئەیبینن لە ڕێگەی واتساپەوە بۆمان بنێرن پەیامەکانتان یاگە پرسیارێکیش بوو. کاک مەیسەم، با لێرەوە دەست پێ بکەین، ئەسەن چۆن بوو گەیشتە ئەم قۆناغەی ئێستا؟ ئەگەر بمانێ بە کورتی چاوگێڕانێکمان بێت، چۆن گەیشتە ئەم قۆناغە کە هێشتا خۆتان ئاگادارن دوێنێ نوێنەرانی ئەمریکا و نوێنەرانی ئێران لە عۆمان لە مەسقەت دانیشتنێکیان بووە و هێشتا نازانین ئاکامەکانی وتوێژی بڵین تاران و واشنگتۆن چی دەبێت و ئەگەرە سەرەکیەکان نازانین کامانن. بەڕای ئێوە چۆن بوو گەیشتە ئەم قۆناغەی کە ئێستا ئێمە دەیبینی؟ ئەوەی کە ئێستا ئێمە بینەرین ئێران لە دۆخێکی ناسەقامگیری ناوچەییدایە و هەروها ناوخۆیی. ئەگەر لە ڕوانگەی ناوچەیەکەوە چاوی لێ بکەین سەرەتا، ئەوەیە کە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕوویداوە. هەموو دەست و پەیوەندیەکانی ئێران پاشەکشەی پێکراوە، یان نتوانن بڵێن لە ناو چوون بەشێکی زۆریان دوای داڕمانی دەسەڵاتی بەشار ئەسەد لە سووریا. ئەو گۆڕانکاریە بنەڕەتیە ئێمە بینیمان کە ئێران لە لوبنان بۆ سووریا پاشەکشەی پێکرا بوو، هاوکات لە سووریەشەوە ئێستا بۆ عێراق و لە عێراقیش ئەفشارێکی زۆری لەسرە بۆەوەی کە بگوازرێتەوە بۆ ناوخۆی ئێران. کەواتە 7 ئۆکتۆبری 2023 توانین وەکو یەکێک لە قاڵەوەرچەرخانەکانی سیاسەتی مێژووی هاوچەرخی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە شێوەیەکی گشتی باسی لێ بکەین و بە تایبەت پەیوەندیدار بە ئێرانەوە گۆڕانکاری بنەڕەتی ڕوویداوەکە لە ئێستادا ئێران کارتی بەهێزی بەدەستەوە نەماوەوە سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمیەکەی کە بەرەو پێشچوونی زۆری پێوە دیارە ناچار بۆ بووە کە یان بژاردەی دانوستان و گفتوگۆ هەڵببژێرێت یان ئەو بژاردەیە کە دۆناڵد ترامپ بوو بەنیامین نەتانیاهۆ باسییان لێ کردووە کە هێرشی ڕاستەوخۆز بۆ سەر بنکە ئەتۆمی و موشکیەکانی ئێران. ئەو لە کۆی گشتیدا دۆخی ناوخۆ و دۆخی دەرەکی ئێران وای لێ کردووە کە ئەو وڵاتە بێنێتە سەرمێزی دانوستان و لە سەرمێزی دانوستانی جا بگرە پاشەکشەی زۆرتری پێوە ببینین لە ڕۆژانی داهاتوودا. کاک مەیسەم، پێتان وایە ئێران بتوانێت بە سازش لەگەڵ ئەمریکا وە سەرکوت لە ناوەوە کە دیارە زۆرتری هەدەفەکەشی ئەوەیە، ینی بۆ دەورەیەکی تر مانەوەی خۆی دەستەبەر بکات، ینی دەسەڵاتەکەی ڕاگرێت؟ پلانی ئێرانیەکان ئەوەیە. چەند ڕۆژ لەمەوبەر راپۆرتێک هاتە دەرەوە کە
سەرانی دەسەڵاتدارانی باڵای ئێران نامەیەکیان داوە بە عەلی خامنەیی سەبارەت بەوەی کە ئەگەر دانوستان نەکا لەگەڵ ئەمریکادا ئەگەری ڕوخانی ڕژیم هەیە و ئەمە ترسێکی گەورەس کە من پێم وایە لە 45 ساڵی ڕابردوودا ئێران بەم شێوازەی ئێستا لاوازی بەخۆیەوە نبینیوە چ لە ناوخۆوە چ لە دەرەوە و بێگومان ئێرانیەکان دەیانەوێت لە ڕوانگەی دەوڵەتەوە ئاڵسو کەوت دەکەن و دەیانەوێت کە مانەوەی خۆیان مسۆگەر بکەن لەم ئاراستەیەدا پێویستیان بە ئەوە هەیە کە لەگەڵ ئەمریکا دانوستان بکەن و هاوکات باجیش بە ئەمریکا بدەن لەم نێوانەدا ئیسرائیل یەکێک لە یاریکەرە سەرەکیەکانە ئایا چەندە ئیسرائیل ڕازی دەبێت بۆ باجەی کە ئێران دەیدا و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی نێوە ڕاستیش دەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر ئەوەی کە زیاتر پاشەکشە بە ئێران بکرێت بۆیە بەڵێ بم پێم وایە کە ئێرانیەکان دەیانەوێت مانەوەی خۆیان مسۆگەر بکەن بەڵام لەم ڕێگەدا جیاوازتر لە جاران ئەتوانم بڵێم کە چ ڕێکەوتن بکات چ ڕێکەوتن نەکات من بۆ خۆم چاوەڕوانی ئەوم هەیە کە گۆڕانکاری لە ئێراندا بکرێت ئەو گۆڕانکاریە چۆن دەکرێت لە چ ئاستێکدا دەکرێت لە چ لایەنێکەوە دەکرێت بەڕاستی زەحمەتە لەسەرەوە باس بکرێت بەڵام بە پێی هەڵسەنگاندنێک کە هەمانە بۆ دۆخی ناوخۆی دۆخی دەرەکی ئێران و هاوکات ئەو گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە پێکاتووە من پێم وایە کە ئەو گۆڕانکاریانە لە داهاتوودا ئەتوانێت لە ناوخۆی سنووری ئێران ببینرێتەوە ئاسەوارەکەی کاک میسم لەسرم دانیشتنی دوێنێ بەڕستان هیچ زانیاریەکتان هەیە ئایا لەسەر چ خاڵهای قسەکراوە تا ئێستا هیچ شتێک دەرنەکراوە لەلایەن هەردوو وڵاتەوە ینی بە فەرمی هیچ شتێ نەوتراوە شتێکی دیاریکرا و باز نەکراوە ئێوە بەڕێستان هیچ زانیاریەکان هەیە زیاتر لەسەر چی شتێکی دیاریکراو بووە لەو دانیشتنی دوێنێدا ئەوەی کە ڕاگەیاندنەکان باسییان لێ کردووە یانتوانە بڵێم کە لایەنی ئەمریکا کە باسی لێ کردووە هێڵی سووریان دەست پێڕانەگەیشتنی ئێرانە بە چەکی ناوەکی من پێم وایە کە ئەوەی کە دوێنێ دانیشتنیان کردووە دانیشتنەکە زیاتر چوارچێوەیەک بووە کە دیاریان کردووە و هاوکات داواکاریگەلێک بووە لەلایەن ئەمریکاوە کە وەزیری دەرەوەی ئێران توانایی جێبەجێکردنی نەبووە بەڕاستی نەیتوانیوە بڕیار بدا لەسەری ئاستی زۆر لەسەرێ بووە هەستیار بووە بۆ ئێران بۆیە ئێرانیەکان ناچار بوون داوای ئەوە بکەن کە بگەڕێنەوە بۆ تاران و لەگەڵ تارانە گفتوگۆ و باسی لەسەر بکەن و هاوکات بۆ دەورێکی دیکە درێژە بەم دانوستانە بدەن ومە بۆ خۆشی بەشێکی پێمای تاکتیکێکی ئێرانیە کە بیانەوێ کات بکڕن درێژە بە دانوستان بدەن کات بکڕن بۆی کە کارت دروست بکەن لەسەر مێزی دانوستان بتوانن ماوەڵەی لەسەر بکەن بۆیە ئەوەی کە دوێنێ ڕوویدا توانم ئاوە بڵێم کە چوارچێوەیەکی دیاریکراو و هاوکات ئەو ویستانەی کە ئەمریکا هەیەی چەند خاڵ بێت نازانین هێشتا ناوەڕۆکەی ناتوە دەدەرەوە بەڵام بە بۆچوونی من لە توانایی بڕیاردانی ئەو تیمە کە دوێنێ لە ئەممان بووە نەبووە بۆیە گەڕاونەتەوە بۆ تاران کاک میسم دیارە هەموو شتێک لە کۆنتترۆلی ئێران و ئەمریکادانین من لە سەرەتادا لە پێشەکەیدا باسم کرد ئوروپا رووسیا ئیسرائیل عەرەبستان بڵین تورکیە بە تایبەتەن هەموو ئەم ئەکتەرە دەوڵەتیانە ڕۆڵیان هەیە لەم دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕایەوە ئەم ئەکتەرە دەوڵەتیانە چەندە بڵین لەکوێ ئەم معادلەی شەڕی ئێران و عێراقدا دەبن و چەندە دەتوانن بربەست بن بۆ حتا ئەگە بڵین سازشێکی ئێران و ئەمریکا ئەگەر وڵات بە وڵات چاوی لێ بکەین پێم وایە رووسیە پێی باشە کە هێشتا کارتی ئێرانی بەدەستەوە بێت بۆی کە مەعاملەی پێ بکات لە کۆمەلگای نێودەوڵەتیدا و هێشتا من پێم وایە رووسەکان لەگەڵەوەدانین کە ڕێکەوتن بکرێت بەتایبەت بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە جەوادی زەریف جارێک گوتبووی کە کاتێک کە ڕێکەوتنی یەکەمی ئێران و وڵاتانی پەنج کۆیەک کە ئەنجام درا نوێنەری رووسیا لەگەڵ ئەو ڕێکەوتنەدا نەبوو بۆیە نەهاتە ناو وێنەکە و لەگەڵیان وێنەی نەگرت ڕووسەکان پێیان وایە کە ئەبێت کارتی ئێرانیان بەدەستەوە بێ بەکاری بێنن و لەم ئاراستەیەشدا پێم وایە کە لە ئێستشدا هەر لەو ئاراستەیەدا سیاست بکەن و هەنگاو هەڵبنێن هاوکات ئەگەر چاو لە تورکیە بکەین تورکەکان لە دوای گۆڕانکاریەکانی 7 ئۆکتۆبرەوە زۆر هەستیار بوونەتەوە دەوڵەتیان زۆر هێرشبەرتر بووەتەوە و پەل دەهاوێژێت لە ناوچەکەدا و یەکێک لەو بابەتانەی کە هەیە پەیوەندی بە ئێرانەوە هەیە دەستەکانی ئێران تا ئاستێک بەهۆی تورکیەوە بڕایەوە لە سووریە و ئێرانیەکان لە
بە دوای ئەوەوەن کە تۆڵەی ئەو دەستبردنیان کە لەلایەن تورکیەوە کراوە لە ناوچەکەدا بکەنەوە تورکەکان بەباشی ئاگاداری ئەمە هەن و بۆیە ناهێڵن کە نایانەوێت کە دۆخێک دروست بێت کە ئێران بەرەو پێشچوونی پێوە دیار بێت یان پرۆکسیەکانی پڕچەک بگرێتەوە یان بە شێوەی پێش 7 ئۆکتۆبر سیاست بکات لە ناوچەکەدا. هاوکات ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبرەوە استراتێژیەکی تازەی داڕشتووە بۆ ناوچەکە و دەڵێت کە باز لە گۆڕینی نەزمی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکاواتە ئەو یەکە سیاسیانەکە بە شێوەی نەریتی دژی ئیسرائیل بوو ئەن حکومڕانیان دژی ئیسرائیل بووە دەیەوێت گۆڕانکاریان بەسەردا بێرێت و ئێران بەشێکە لە ئەم یەکە سیاسیانە بۆیە ڕۆڵی ئیسرائیلیش زۆر گرنگە لێرەدا لە سەپاندنی زیاتری فشار بەسەر ئێراندا و هەرەوەی کە بەنیامین نەتانیاهو باسی لێکرده بوو جێبەجێکردنی مۆدلی لیبی بۆ پرۆگرامی ئەتۆمی ئێران کە ئەمە هێڵی سووری ئێرانیەکانەوە نایانەوێت لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەن وەکو لە ناوچوونی هەموو پرۆگرامی ئەتۆمیان مەبەستمە. بۆیە ئیسرائیلەکان پێم وایە توانایەکی زۆریانە هەم لە بواری سەربازی و ئابووریەوە لە ناوچەکەەوە هەم لە ڕێگەی لابی خۆیانەوە لە ئەمریکا ئەتوانن کە بڕێک لە ویستەکانی خۆیان لە ڕێگەی ئەمریکا بسبێن بەسەر ئێراندا. کاک میستم باس لە ڕۆڵی تورکیە کرد دیارە تورکیە ڕۆڵێکی سەرەکی بوو لە وەزیەتەی سووریە کە پێش هات و ئێستا مەترسێکی زۆر جدیتر لە کۆماری ئیسلامی خودی تورکیەیە. تورکیە لە هەر سێ بەشی کوردستان دیارە ڕاستە و خۆش خەریکی شەڕە لەگەڵ کوردەکان ئەنی ئەگە ئیشارەیەکیش بە خودی ڕۆژهەڵات بکەین ئاگادارن ئێستا خودی بڵێن ئازەربایجان هاندەدا بۆ کە لە ئەگەری ڕووخان لە ئەگەری شەڕێکدا بەشێک لە بڵێن بەشی تورک لە ئێراندا بە جۆرێک وەکو دابەشبوونێک وەکوەوەی کە ڕووبکەنە بەشی ئازەربایجان لەمەدا دەستی هەیە و لەو دوو بەشەی دیکەشدا خۆتان ئاگادارن هەم لە بەشی سووریا لە ڕۆژاوە هەم لە باشووریش دەست ناپارێزەوە ڕۆژ نییە ئێمە نەبیستین کە تورکیا تۆباران و موشەکبارانی تایبەتەن لە باشوور نەکرد بێت. وەزعیەتەکە ئێوە بۆ تورکیا چۆن دەبینن لەم دۆخی ئێستادا؟ من پێم وایە تورکەکان پرۆژەی تایبەتی خۆیان هەیە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست و مانگی نۆڤامبەر ئەردۆغان باسی لەو پرۆژە کردوتی کە لە دەریای نێوەڕاستەوە لە ڕۆژهەڵات پێی دەڵێن دەریای مدیتەرانە هەتاکو سەر سنوورەکانی ئێران ئەوان دیانەوێت پشتێندەیەکی ئاسایشی دروستکەن بێگومان ئەم پشتێندەی ئاسایشیە بەسەر خاکی کوردستاندا تێتەبەڕێت و بۆ یەک دەڵێت کە تاکو سنوورەکانی ئێران لە نەمانی کۆماری ئیسلامیشدا ئەو دەڕواتە ناو خۆی سنوورەکانی ئێران کە دەیهەوێ و پرۆژەی خۆی جێبەجێ بکات. من پێم وایە کە تورکەکان دەیان هەوێت کە ئەو پاراستنە لە خۆیان دروست بکەن بۆ ئەوەی کە دەوڵەتەکەیان مانەوەی مسۆگەرتر بێت بەتایبەت بە پەیوەندیدار بە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە و هاوکات و گۆڕانکاریە جیهانیانە کە هەیە لە نێوان ئەمریکا و چیندا کە دەتوانێت تێپەڕینێک لە نەزمی ئێستای دنیا دروست بکات بەرەو نەزمێکی دیکە و ئەمە ئەتوانێت بێتە هۆی داڕمانی دەوڵەتگەلێک و ئەتوانێت دەوڵەتی نوێ لەدایک بێت بۆیە تورکەکان زۆر دەترسن و هەر لەم ئاراستێژدایەکە پرۆسەی ئاشتیان دەست پێ کردووە لەم ئاراستێژدایەکە هێرشەکانیان بەردەوامە هێشتا نەوەستاوە و درێژەشی پێدەدەن. سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەنگە تورکەکان بیان هەوێتیان پلانیان هەبێت کە پرۆژەی تایبەتیان هەبێت بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەڵام لە بەرابەر تورکەکانە یاریکەرێکی دیکە هەیە بە ناوی ئیسرائیل کە ڕێگەی گرتووە لەو پرۆژەی تورکیە بڕواتە پێشەوە بەتایبەت لە سووریە ئێمە بینیومانەکە سیاسەتی بە هەرێمبوونی سووریە سیاسەتێک بوو کە ئیسرائیلیەکان دایان ڕشتووە جێبەجێکرا تورکەکان نیان دەویست. هاوکات ئەگەر باز لە ئێرانیش بکەم لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا ئەگەر گۆڕانکاریەک دروست بێ لە ئێراندا من پێم وایە تورکەکان دەیان هەوێت دەستێوەردان بکەن بەڵام دەگەڕێتەوە بۆ کاتە ئایا کۆمەلگانی و دەوڵەتی و بەتایبەت دەوڵەتێک وەکو ئیسرائیل ڕێگە دەدا بە تورکیە کە بەرەو پێشچوونی هەبێت لە ئێرانەوە؟ من پێم وایە کە زەحمەتە لەسەری قسە بکرێت و هاوپەیمانیەکان لە ئێستادا هاوپەیمانی کاتیە وەک چۆن تورکیە و ئیسرائیل پەیوەندێکی زۆر باشیان هەبوو پێکەوە بەڵام لە سووریا ئێمە ئێستا دەیبینین کە ئیسرائیل بردومانی ئەو ناوچانە دەکات کە تورکەکان دەیانەوێت لەوێ جێگیر بن کەواتە ئەگەری هەیە کە ئەمەش لە ڕۆژهەڵاتی کوردستانیشا ڕوو بداتەوە و ئیسرائیلیەکان ڕێگە نەدەن بەو
بیرۆکەی دروستکردنی ئیمپراتوری تورکیەیە لە ناوچەکەدا کە دەزانن دەتوانێت ببێ بە مەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیان دەوڵەتی ئیسرائیل. بۆیە ئەیانەوێت پێش بە ئەم بەرەو پێشونانەی تورکیە و بەتایبەت ئازەربایجان بگرن کە نەهێڵن میساقی ملی زیندوو بکەنەوە لە ناوچەکەدا. کاک مەیسەم دیارە ئەمریکا و ئێران دەستیان کردو بە دانوستان و گفتوگویان دەست پێ کردووە، بەڵام ئەگەری شەڕ هەیە، ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی هەیە، بەڕای ئێوە مانەوە یا ڕوخانی کۆماری ئیسلامی دیارە چ بمێنێت و چ نمێنێت هەرکامیان بۆ خۆی کێشە و گرفتێکی خۆی هەیە. بەگشتی وەسعەتی کورد تایبەتەن لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن نەبینن بەڕێستان؟ ئەگەر لە دوای 7 ئۆکتۆبری 2023 چاو لە گۆڕانکاریە ژیۆپۆلیتیکیەکانی ناوچەکە بکەین، من پێم وایە کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامادە نییە، هێشتا نەگەیشتون بۆ ئەو قەناعەتەیان ئەو دەرەنجامەی کە گۆڕانکاریەکی بنەڕەتی کراوە. مەبەستم لایەنە سیاسیەکانە، گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ناوچەکەدا کراوە و ئەم گۆڕانکاریە لەسەر سنوورەکانی ئێران کراوە و ئەتوانێت بگوازرێتەوە بۆ ناوخۆی ئێران. بۆیە ئەگەر ئامادەگی هەبووایە لانی کەمەکەی یەکەم هەنگاوێکە ئەگەر هەڵبگیردا لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەوە بوو کە ناوەندێکی یان چترێک دروست بکەن هەموو حزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆیانی تێدا ببینەوە و بتوانن بە جیاوازتر لە شۆڕشی ژینا لەو کاتەکە پەیوەندی لایەنە سیاسیەکان لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستەوخۆ نەبوو. ئەو کات خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر بە ڕاشکاوی باسی مافەنەتەوەیەکانیە کرد لەسەر شەقام، بەڵام بەداخەوە لە ئەو کاتەدا لایەنی سیاسی لەگەڵ پاشاخوازەکانی ئێران ڕێکەوتنی دەکرد یان لایەنی دیکە لەگەڵ مجاهدینی خەڵق نزیک دەبووە، لە کاتێکدا پێویستی مێژووی بوو لەگەڵ یەکتردا نزیک ببنەوە، لەگەڵ گوێ بگرن بۆ دەنگی خەڵکی سەرشەقام، نخبەی کورد چ لە دیاسپۆرا چ لە ناوخۆی ڕۆژهەڵات ئەو ویستانەی کە خەڵک باسی لێتەکات لەگەڵ ئەوە زیاتر هاوکاری بکەن گفتوگۆیان هەبێ. من پێم وایە هێشتا ئەوە ڕووی نەداوە، تاکو ئەو پەیوەندی ڕاستەوخۆی شاخ و شارە دروست نەکرێت و لایەنە سیاسیەکان پێکەوە نەتوانن هاوڕابن لەژێر چەترێکدا یەکگرتوو بن، ئەگەر گۆڕانکاریش ڕوو بدات لە داهاتوودا لە ئێراندا ڕەنگە کۆکردنەوەی بۆ کورد زەحمەت بێت. بەڕاستی کاک مەیسەم لەسەر ئەم قسەی ئەم پرسیارت کە باستان کرد، ئێمە دوودانە پرسیارمان بواتوو لەلایەن دوو بنێرمانەوە زۆر بە جوانی بۆشی چوون. بەڕێزێکیان نووسێتی لەنێو ئەو هەمووە هاوکێشە ئالۆز و بەرژەوەندیە دژبەیەکەکاندا جگە لەوەی چاوەڕێی دەرەنجامەکان بین هێز و لایەنە سیاسیە کوردیەکان لە هەر چوار پارچە یان بەتایبەت لە ڕۆژهەڵات و باشوور کە زیاتر کاریگەرن چه دەرفەت و کارتێکی گوشاریان بەدەستەوەیە چۆن دەتوانن بە شێوەیەکی چالاکانەتر معاملە بکەن بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی کورد وە کەمکردنەوەی مەترسیەکان لە جیاتی ئەوەی تەنها کاردانەوەیان هەبێت بەرامبەر بە ڕووداوەکان. ئەمە ئەگەر لەسەر ئەم پرسیارەی ئەم بینەرەمان قسەتان هەیە فەرموو دواتر دێمە سەر و پرسیاری دیکەشیان فەرموو. من پێم وایە کە باسی ئەوم کرد سێ پرۆژە هەیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بە شێوەی گشتی بەریەک کەوتون، ئیسرائیلیە، تورکیە و ئێرانیە. پرۆژە ئیسرائیلیەکە بەشێک لە وڵاتانی عەرەبیشی تەکایە و پرۆژە تورکیەکە وڵاتی عەرەبیشی لەگەڵایە وەکو قەتەر، پرۆژە ئێرانیەکەشە کە تاکو ئێستا ئاوت کراوە. کورد چۆن بە وەکو نەتەوە هەڵسو کەوت بکات لەگەڵ ئەم پرۆژانەدا، من پێم وایە کە کوردیش پێویستی پێیە کە پرۆژەیەکی تایبەتی خۆی هەبێت و بەتایبەت لەلایەن ئەو یەکە سیاسیانەی کوردەوە باشوور و ڕۆژاوای کوردستان و سەرپەرشتیاری بگرێت. مەبەستم ئەوەیە کە کوردەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە ناتوانن بەبێ ئەوەی کە پرۆژەیەکیان هەبێت کە پەیوەندی بە مانەوەی دەسەڵاتی کوردەوە هەبێت ئیدعای ئەوە بکەن کە لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا ئێمە دەتوانین مانەوەی خۆمان مسۆگەرکەین و دەسەڵاتەکەمان پارێزراو بێت. لە دۆخی ئێستای دنیادا هاوپەیمانیەکان هاوپەیمانی هەمیشەیی نین، کاتیە بەرژەوەندیەکانە کە هاوپەیمانیەکان دیاری دەکەن. کوردیش دەتوانێت بەم شێوازە هەڵسو کەوت بکات و من پێم وایە کە دەبێت کورد لە باشووری کوردستانەوە بەتایبەتی دەبێت هەوڵ بدەین پشتێندەیەکی کوردی دروست بکەین بە دەوری کوردستاندا لەبەرەوەی کە تاکە گەرنتی مانەوەی کورد هیچ دەوڵەت و لایەنێک نییە بێژگا کوردەکان خۆیان. کەواتە مەبەستمەوەیە کە دۆکتۆرینێکی ئاسایشی پێویستە کورد
کە بتوانێت کورد وەکو پشتێندەیەکی کوردی ببینێت و تۆڕێکی جاڵجاڵۆکەی دروست بکات لە ناوی خۆیدا ئەم پرۆژە استراتیژیە کە پەیوەندی باشوور و باکوور، باشوور و ڕۆژاوا و باشوور و ڕۆژهەڵات هەموو بەشەکان پێکەوە گرێ بداتەوە وەکو سنتەر و لە ڕێگەی گوتاری ئاینیوە، گوتاری فەرهەنگیوە، گوتاری ناسیۆناڵیستیەوە بڕواتە ناو ئەو بەشەکانی دیکەی کوردستانەوە بتوانن بەم شێوازەیە مە پەیوەندیەکی ڕاستەوخۆی ئەمڕۆییتر مۆدێڕنتر دروست بکەین کە لەسەر ئەو ئەساسە بێت کە پاراستنی کوردی خاوەندە سەڵات بێت. واتە ئێمە من باسیەوەم کرد لە ئاستی جیهانیدا گۆڕانکاری خەریکە ئەکرێت لە ئاستی ناوچەیش ئاکرێت. ئەم گۆڕانکاریانە کە دەکرێت ئەگەر ئێمە وەکو کورد پرۆژەمان بۆی نەبێت من پێم وایە کە ناتوانین ئیدعای ئەوە بکەین کە ئەتوانین دەستکەوتی زۆرمان هەبێت. دێمە سەر و پرسیارەی خەڵبەت تۆزیحشی داوە کاک محەممەد لە شاری مەهابادەوە نووسێتی بۆچی ئەم پرسیارەی کە دەیکەم گرنگ و جیاوازە ئەڵێت سەرەتا گۆڕینی گۆشەنیگا زۆربەی پرسیارەکان تیش دەخەنە سەر کاریگەری هێزە دەرەکیەکان لەسەر کورد. ئەم پرسیارە باس لە ڕۆلی کورد خۆی دەکات لەم نێوەندەدا جەختکردنەوە لەسەر چالاکی نەک کاردانەوە، ینی ئەڵێت پرسیارەکە هانی بیرکردنەوە دەدات لەسەر ئەوەی کە کورد چۆن دەتوانێت ببێت تاکتەرێکی چالاک و کاریگەر نەک تەنها قوربانیان چاوەڕێی دەرەنجامی ململانی ئەوانەی تر بێت. دواتە دەڵێ کردنەوەی دەرگای ئستراتیژ ئەڵەم پرسیارە گفتوگۆکە دەبات ئاستێکی استراتیژیەوە باس لە تاکتیک و سیاسەتی ممکنی کورد دەکات لەم بارودۆخە ناسکە ئێستادا. هەرو جۆری کە خۆشتان ئاماژتان پێدا پەیوەندی نێوان پارچەکان کە لە قسەکانی بەرزشتاندا هەبوو نووسێتی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژە بە گرنگی هەماهەنگی یان لانیکەم تێگەیشتنی هاوبەش لە نێوان هێزە کوردیەکان لە پارچە جیاوازەکاندا کاتێک ڕوبڕووی پرسێکی هاوبەشی وەک ئێران یان تورکیە دەبنەوە. کاک ما پرسیاریم کاک محەممەد لە مەهابادەوە بوو حتمما لە سەرماگە قسەت هەیە دواتر ئێوە باسی زۆرجار لە نووسراوەکانتاندا و لە گفتوگۆکانداندا لە میدیاکان تایبەتە میدیای ئێستای باشوور زۆر جار باس لە ڕۆڵی کاریگەربوونی بڵێن باشوور دەکرێت لە قسەکانی بەڕێستاندا. ئێوە ئەلەن جیاوازی خودی باشوور وەکو بڵێن ئەکتەرێکی دەوڵەتی ناسراوە. خۆتان نەزانن لەم وەزیەتەی ئێستادا ئێران ینی زۆر دەستکرد بۆتەوە زۆر لاواز بووە تایبەتەن لە بڵێن لە عێراق و حتا هێزە نیابەتیەکانیشی وە خۆشی دەستی کورد بۆتەوە. ئاگادارن کە بڵێن لەگەڵ حکوومەتی ئێران و حکوومەتی عێراق ئەمنیەتی ئیمزا کراوە کە گویا دەبێت لایەنە سیاسیەکان بگوازنەوە بۆ ئەو شوێنەی کە دیاریان کردووە. من پێم باشە لەسەر ئەوە خوێندنەوەی بەڕێزشام بزانم ئایا پێتان وانییە خودی تایبەتەن هەرێمی کوردستان بەسەر ئەم هینەدا پێداچوونەوەی بکەن بەسەر ئەم بڕیاری کە کۆماری ئیسلامی سەپاندوێتی بەسەر حکوومەتی مەرکەزی و هەرێمی کوردستانیشدا؟ بێگومان من پێم وایە کە دەبێت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستانە بمێننەوە و هەر گۆڕانکاریە کە ڕوو بدات لە زووترین کاتدا بتوانن توانایی خۆڕێخستنێکی تایبەتیان هەبێت پێکەوە هاوکاریان هەبێت و بێگومان ئەوشێ ئەوەش لە بەرچاو بگیردرێت کە ئێران وەکو دەوڵەتێک دەتوانێت مەترسی دروستکا بۆ باشووری کوردستان کە کردوێتی پێشووتریش هێرشی موشکی کردووە و ئەمە لە ڕوانگەی حکوومەتی هەرێمەوە من پێم وایە ئەوان وا بیر دەکەنەوە کە بتوانن باڵانسێک دروست بکەن واتە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور بمێننەوە ئەگەر تەنانەت بە گۆڕینی جێگەکانیشیان بێت بەڵام بوونیان هەبێت هاوکات لە بەرابەری ئەوەدا بتوانن ئێرانیش غازی بکەن بەوەی کە بڵێن ئێمە هەنگاوێکمان ناوە بۆەوەی کە ئێرانیەکان پاشەکشە بکەن لە هەر چێشنە بۆ نمونە هەڕەشە و هێرشێک کە کردویانە پێشووتر. سەوارەت بە دۆخی باشووری کوردستان من پێم وایە کە ڕوانگەکەی من بۆ ئەوە دەگەڕێتەوە کە باشووری کوردستان ئەگەر هەڵسەنگاندنەکەمان لە ڕێگەی ئابووری و لە ڕێگەی سەربازی و لە ڕێگەی دیپلۆماسی و بێن پێم وایە کە لەو بەشەکانی دیکەی کوردستان باشووری کوردستان بەهێزترە لەو بەشەکانی دیکە بۆیە دەبێت کە ئەو ڕۆڵە بگێڕێت ئەو توانایەشی هەیە بەتایبەت لە ناو بەشەکانی دیکەی کوردستاندا و بتوانێت کە لە کاتێکە گۆڕانکاریەک دەکرێت لە هەر بەشێکا بۆ نمونە چۆن لە سووریا کراوە حکوومەتی هەرێم دەورێکی گرنگی گێڕا لەو گۆڕانکاریانەدا بۆ لە پەیوەندیکردن و لە نزیکبوونەوەی لایەنەکان بۆ پاراستنی کورد لە ڕۆژاوای کوردستان دەبێت لەو بەشەکانی دیکەشە هەمان دەور و ڕۆڵی هەبێت. دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێران چەندە پاشەکشەی پێ دەکرێت لە ناوچەکەدا
ئەم پاشەکشەکردانە هەرچەندێک پاشەکشە بکە ئێران زیاتریش حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لەژێر ئەو فشارەی ئێران بێتە دەرەوە و زیاتر هەناسەیەک هەڵبکێشێەوە لانی کەمەکەی ئەوەی کە دەستی لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش تۆزێک ئاوەڵاتر بکات بۆیە لە ئێستادا کە ئێران تووشی پاشەکشەی بنەڕەتی بووەم پێم وایە کە لە داهاتووشدا کە ئەم گۆڕانکاریانەکە دەکرێت ئێران زیاتر دەخاتە پەراوێزەوە و زیاتریش دەتوانێت دەرگایەک بکاتەوە بۆ کورد لە باشووری کوردستانە کە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەوانیش بتوانن زیاتر خۆیان ڕێک بخەن کار و چالاکیشیان هەبێت. زۆر باشە وەکو دوایین پرسیار کاک مەیسەم ئێوە بەڕێستان زۆر بە وردی چاودێری تایبەتەن وەزەتی ئەم دۆخەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستان کردووە تایبەتەن لە دوای 7 ئۆکتۆبرەوە زۆر نووسراوەکانتان بڵاو بۆتەوە زۆر لە میدیاکاندا گفتوگۆتان کردووە بەڕای ئێوە پێتان وایە ئەگەرە سیاسیەکان چی دەبێت و وەزعیەتی کورد هەرچەند لە قسەکانیشتاندا بوو بەڵام پێم باشە وەکو قسەی ئاخر وەزعیەتی کورد چی لێ دێت؟ ئەگەرە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستان پێم وایە هەڵدەکشێت و ناوچەکە زیاتر بەرەو ئاڵۆزی دەڕوات و لە ئێستادا بەریەکەوتنەکان لە نێوان ئیسرائیل و تورکیەدایە لە سووریە و لەوێ یەکلایی دەبێتەوە گۆڕەپانەکە هەر دەوڵەتێکیان لە سووریە سەرکەوێت دەتوانێت زیاتر هەنگاو بنێت و بڕواتە پێشەوە لە ناوچەکەدا. سەبارەت بە کورد ئەگەر چاو لە ژیۆپۆلیتیکی کوردستان بکەین پێم وایە کە گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینیوە بەتایبەت ئەکتیڤکردنی جوگرافیاکانی کوردستان باشوور و ڕۆژاوە و باکووری کوردستان چالاکن هەرسێ جوگرافیاکە لە ئێستادا و پەیوەندی ڕاستەخۆشیان پێکەوە هەیە و ئەم چالاکردنانە توانێت کە دەرفەتی زۆر زێڕین بۆ کورد بێنێتە پێشەوە بەتایبەت لەوەدا کە من پێم وایە ئێران تووشی گۆڕانکاری دەبێت چ ڕێکەوتن بکات چ ڕێکەوتن نەکات ئێران ئەتوانم بڵم بارگاوی بووە بە گۆڕانکاری و دەبێت ئەو گۆڕانکاریە بکرێت لە ئێراندا لەبەرەوەی کە ئیسرائیل پرۆژەیەکی هەیە بە ناوی نەسمی نوێ و ئەم پرۆژەی ئیسرائیلیە ناتوانێت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بچەسپێت وەکو خۆی تاکو ئێران وەکو یەکەیەکی سیاسی تووشی گۆڕانکاری نەبێت گۆڕانکاری بنەڕەتی لەوێدایە کە کوردی ڕۆژهەڵاتیش تێنە ناو هاوکێشەکەەوە پێویستی پێیەتی کوردی ڕۆژهەڵات ئامادەتر بێ لایەنە سیاسیەکان نزیکتر بن پێکەوە و هاوکات لە ناوخۆی ناوماڵی کووردا لە هەر چوار بەشی کوردستان ئێمە نزیک بوونەوەیەکی گشتی ببینین پلانێکی باشدا بڕێژرێت استراتێژیەک هەبێت بۆ پاراستنی کورد لە ئەم گۆڕانکاریانەدا کەم پێم وایە کە گۆڕانکاری زیاتریش دەکرێت ڕەنگە ئێمە لە 1 ساڵ و نیودا ئەو هەموو گۆڕانکاریە کراوە چەند یەکەی سیاسی کەوتووە لە داهاتوودا بۆ چەسپاندنی نەزمی نوێی ئیسرائیلی یان ئەوەی کە پرۆژەی تورکیایی بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێت بەواتای ئەوەیە کە بەریەکەوتنی زیاتر دەبێنین لە ناوچەکەدا. زۆر باش کاک مەیسەم دیارە بەرنامەکەشمان ڕوو بە کۆتایی دەشێت من پرسیارێکم نییە بەڕێستان خۆتان ئەگەر ئەزانن ئاماژتان بە خاڵێکی گرنگ یا قسێکی کۆتایی ئەگەر هەتانە فەرموون. خاڵێکی تایبەت نییە بەڵام ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێران و ئەمریکاوە ئەمێ باسی ئەوە بکەم کە ئێرانیەکان بە دوای کڕینی کاتەوەن لە لاوازیەکی زۆردان و دەیانەوێت کاتی زیاتر بقڕن بۆ ئەوەی کە بتوان کارت دروست بکەن لە ناوچەکەدا وەکو پرۆکسی و بتوان بەکاریان بێنن بەڵام بە جیاوازتر لە دۆخی پێشوو ئێران لە دوای 7 ئۆکتۆبرەوە تووشی لاوازیەکی زۆر بووە و ئەمە بەتەنیا خوێندنەوەیەکی تاکە کەسی نییە ئەمە هەموو پێم وایە زۆربەی ئەو کەسانێک کە چاودێری دۆخی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکەن لەسەرەوە هاوڕاین کە ئێران پاشەکشەی پێکراوە و ئەم پاشەکشە پێکردانە لە سیستمی نێودەوڵەتیدا ئەتوانێت تەنانەت بێ بەهۆی داڕمانی دەوڵەتێک ئەمە زۆر زۆر ئاساییەوە لە ناکاشەوە ڕوودەدات هەنا ئارێن دەڵێت کە تا 15 خولەک پێش ڕووخانی دەسەڵاتەکان هەموو شتێک وەکو خۆی لەسەر جێگەی خۆیەتی و ڕەنگە ئەمە ڕوو بدات لە ئێرانیشدا بۆیە من لێرەوە توانم ئەوە بڵێم کە هیوادارم کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکگرتووتر بێت ئێمە بینەری ئەوە بین کە لایەنە سیاسیەکان پێکەوە چەترێک دروست بکەن هاوکاری بکەن پلان دابڕێژن و خوێندنەوەیان هەبێت بۆ دۆخێک چ ڕێکەوتن بکرێت و چ ڕێکەوتن نەکرێت و لە هەردوو بابەتەکە ئێمە پلان و بەرنامەمان بەدەستەوە بێت. بەڵێ زۆر زۆر سپاس دەکەین بەڕێز کاک مەیسەم مرادی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی بۆ ئەوەی کە دووبارە داوەتی ئێمەتان قبول کرد بۆ بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان کاکەمیر. زۆر سپاس بەخێر بن. بەڵێ ئازیزان گەشتینە کۆتایی بەرنامەکەمان لەم کۆتاییدا جارێکی تر زۆر سپاسی بێپایان ئاراستەی میوانی
بەڕێزمان دەکەین کە کاک مەیسەم مرادی بوو سیاسەتی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی کە ئەم شیکاریە ورد و دیدگا بە نرخانەی سەبارەت بە ئاڵۆزیەکانی دۆخی ئێستا و دەرەنجام و ئەگەرەکانی کرد. وەک بینیمان و گوێبیستی بووین دۆخی ناوچەکە بە تایبەت لە پەیوەند بە ئێران، ئەمریکا، تورکیەوە بە ئایندەی کوردیشەوە زۆر ئاڵۆز و هەستیارە و پڕە لە ئەگەری جیاواز. ڕەنگە نەگەشتبینەتە وەڵامی کۆتایی، بەڵام بێگومان تێگەشتنمان بۆ ڕەهەندە جیاوازەکانی بابەتەکە قوڵتر بووە. هیوادارین ئەم گفتوگۆیە بوێتە مای بیرکردنەوەی زیاتر و هاندانێک بێت بۆ بەدووە لە چۆنی بەردەوام لەسەر ئەم پرسە چارە نووسازە. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئێستا لەگەڵمان بوون تا دیدارێکی تر کاتتان شاد و بەختەوەر بن.